پاشان پاشان بەعام قسەکان دەکەین هەموو سەردانەکان بەیەکەوە ئەو کادڕۆنی دەکەینەوە چکو هێشتان تەواو نەبووینە هەر خەریکی سەردانی کە تەواو بوو لێک نێزی بوونەوە قەوارەی هەرێم پارێزین وەزی ژان و بژێوی خەڵکەکەی چاکەینەوە لەگە بەغدا چۆن کار بکەین بودجەی هەرێمە شتەکان زۆرن پاشان هەموو بەیەکەوە پێتان تبێژمانە و تەبێژەکەم قسە بەڵێ دیارە ئەوە کۆبوونەوەی شاندی پارتی دموکراتی کوردستان و کۆمەڵی ئیسلامی بوو کە ماوەی زیاتر لە 2 کاتژمێرە ئەو دوو حزبە لە کۆبوونەوەدان و لە ئێستادا کۆبوونەوەکان کۆتایی پێ هات برادران قسەیان کرد هەر کۆبوونەوەیکی ئاسایی بوو پارتی دموکراتی کوردستان سەردانی هێزە سیاسیەکانەکەن و هاتن شتێکی وعەیەن نەبوو باس لە علاقاتی سیاسی هەردوو لا کراوە ئەوان تەوان ڕەنگە خۆیان ینی بیانە سەردانی هەموو هێزە سیاسیەکان کە لەناو سەردانی کۆمەڵیشیان کردو ینی ئێمە دیارە تەمان کۆمەڵی ئیسلامی وەکو هەمیشە ئێمە تاکیدمان لەسەر 3-4 خاڵ کردوەوە یەکەمێ پێمان وایە واقعی هەرێمی کوردستان و پارتانی کە دەسەڵاتدارن لە ناویشیاندا تەمان پارتی دموکراتی کوردستان ینی واقعی هەرێمی کوردستان خوازیاری ئەوەیە چاکسازی جددی و ڕیشەیی هەبێ و ڕوبەڕووی گەندەڵی بکرێتەوە مەلەفە عالیقەکانی نێوان هەرێم و بەغدا لە بەرژەوەندی خەڵک چارەسەر بکرێت و هەرێمی کوردستان بچێتە ژێرباری لەگەڵ بەغدا طبعاً اتفاقیەکی واضح هەبێ کە کێشەکانی خەڵک چارەسەرکرێ ئێمە کرۆچی ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی کرۆچی ینی ئەو بنەمانی کە ئێمە هەمیشە قسەیان لەسەر ئەو چەند بنەمان ینی ئەم کۆبوونەوە شەر تاکیدمان لەسەر ئەو سیاسەتە نەگۆڕی کۆمەڵی ئیسلامی کردو هاوپەیمانێت بەزامۆچی و ڕێبوار محەممەد و ئاوان